ایره دوران نهلیه پشتوان و دنگدین هفپیمانی به گروتینکا گنجانه پیشوازی لبربجه را خو پارێزەر ئیمان عەبدوڕەزاق دکەن ئەوان سوزدایە کار بکەن بۆ سەرێخستناوێ و هەفپەیمانیا کوردستانی چونکە ئەو وەها دەبینن کو هەفپەیمانی تاکە لیستا نەتەوایەتیە کار بپرسن نەتەوایەتی دکات. اما کی دور زیباریاتی پالپشتیا خوب و پارێزەر ایمان عبدالرزاق کین کو ژمارە 26 و پالپشتیا خوب و لیست هاپیمانی کردستان کین کو ما بیرو باوری کو باشه په هیئت لیست هاپیمانی کردستان البغدادی بیت نینرا راستقینه یا حریم کردستان و د شرکت سرما فی حریم کردستان ما که اندام ملو انگلیسی که نشمونی کردستان هم اول خود پود کردن و بو پارێزەر ایمان خان ژمارە 26 سر بازناسه و هم وقت فرد بینی که یکی نشتیمانی کردستان حزبک و دست حالات و حزبک و نشتیمانی کردستانی ابو ولاتید که اما کو گنجت زیباری دولا نهله پشتوانی خوب ایمان عبدالرزاق دیار دکن ژمارە 26 و انشالله را بردوه که یه پاک ایمان خان جه مدمانا میا انشالله سرکفتن دیو مسوگر بیتن. پارێزەر ئیمان عەبدوڕەزاق بربژێرە هەفپەیمانیا کوردستانیا ژمارە 26 دیار دکەتن کو ئەف دەڤەرە وەکو پێتیڤی خزمەتگوزاری بوو نهاتینە بجێ ئینان لەو ڕاپێتیڤیە زێدەتر خزمەتا vê deverê bihête kirin. یا پێتیوی بووان دەڤەرانە هاتیەکردن هەر چەندت بینین ئەوڕێ کوبان و کێم ئاوی و کێم کەهرەبا في منطقة هين أم بشين صباح الويرة أكون بحث بوجيت كين أو بوجب كفيتة خدمته فون مشاريعات فون دەڤەرە دا بشين فايدة بجهيننا فون دەڤەرە. هەفپەیمانیا کوردستانی لیستا پاراستنا مافên netewayetiye lewra rojane xelek li hemû deverên Kurdistanê piştevaniya xwe bû topat dikin. İsmaîl Seîd, dezgehê mîdyayî Badînan, Nahiya Dînar te.